شەوماندا باز لە سەرەتا و چۆنێتی دروستبوونی زەوی و ئاسمان دەکەین. لە پێشا باسی ئاسمان پاشان باسی زەوی. طبعاً تا ئێستا ئێمە لە ئەڵلقەکانی پێشووترا باسمانە کرد کەوە باسی کۆمەڵەشتیانێکمان کرد کە نە بە چاو کەسمان دیومانە، نە بە زانست و علم و تەکنۆلۆجیای ئەمڕۆژ هیچ شتێک دەربارەیان دەرک پێ نەکراوە. نە هەست بە بوونیان کراوە، نە بینداون، نە هیچ ئاماژەیەکی زانستی علمی واشمان لەبەر چاوانیە ئەمڕۆ کە بزانن ئەو شتانی کە لە ئەڵلقەکانی پێشوە وەکو عەرش وەکو کورسیەکەی خوا کە باسمان کرد، یاخود وەکو ئەو دەریا گەورەی کە عەرشی خوای لەسەرە. ئەمانیان کە خوای تەبارەک وەتەعالا دروست کرد، یاخود کە باسی بەهەشتیشمان کرد، کەوتمان بەهەشتیش ئەو تا لەژێر عەرشی خوایە. ئەوانیان کە لە ئەڵلقەکانی پێشوە باسمان کرد ڕەبتە بەو ئیمان بە غەیبەی کە خوای گەورە کردوێتی بە شەرتی ڕاستی و دروستی ئیمانی ئیمانداران و مسلمانان. ئێمە بۆیە باوەڕمان بەو شتانە هەیە چونکە لە قورئانەکەی خوایە هاتووە. قورئانەکەی خوش لە لای ئێمە سەلمێنداوە کە کەلامی خوایە و دروستکراوی نەدەستی محەممەد صلی الله عليه وسلم و نە هیچ بەشەری کەشە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. هەرچی نوتقێکیش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو بێتی هی ئەو کەسەی حساب ناکەی کە کابرایەک بۆ نەخوێنەوار بۆ نەیزانی و نای خۆی بنووسێت، بەڵکو بە قسەی وتەی کەسێکی حسابەکەین کە پێغەمبەری خوایە و هەرچێک بە ئێمە ئەگەیەنێت وحیەکە و لەلایەن خوای تەبارەک وەتەعالاوە پێگەیشتووە تا بە ئێمەی بگەێنێت. لەم ڕێگەیەوە کە ئێمە بۆمان یەکلا بۆتەوە محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری خوایە، هەرچیمان پێ دەڵێ لەلایەن خواوە پێمان دەڵێ و بۆمان یەکلا بۆتەوە ئەو قورئانەش کەلامی ئەزەلی خوایە، علم و زانستی خوای تایە، بەدیهێنەری بوونەوە خۆی بۆ ئێمەی ناردۆ. ئێمە لێەوە باسمانە کرد کە خوای تەبارەک وەتەعالا عەرشی هەیە، کورسی هەیە، عەرشەکەشی وا لەسەر بەحرە، لەسەر و عەرشەکەشەوە قەڵەم و لەوح المەحفوظی لێیە. ئەو شتانی کە باسمان کرد بە پشتیوانی خوای گەورە ئەم ئەڵقەیە لە خزمەت جەنابتانە باسی یەکێکی تر لە بوونەوەرەکانی خوا ئەکەین کە خۆمانی تیاین، کە خۆمان ئاگامان لێتی کە ئەویش ئاسمانەکان و زەویە. تەمان بەنسبەت ئاسمانەکان و ئێمە تا ئیسا لە یەک ئاسمانە لە دەوروبەری یەک ئاسمانە دەخولینەوە و هەموو ڕووی تەلسکۆبەکان و عەدەسەکانی زاناکانمان لە هەموو مۆڵگە عیلمیەکاندا بە ئاڕاستەی ئاسمانە هەتا ئیسا بزانن ئەم فەزایی کە ئێمەی تیاین، سنوورەکەی یاخود تیرەکەی یاخود چوارچێوەکەی لەکوێوە دەست پێکا و لەکوێ کۆتایی دێ. هەتا ئیسا ئەمەشیان بۆ یەکلا نەبێتەوە. ئەوەی کە خۆیان زاناکان پیان وایە کە تا ئیستا لەبەر چاویانە ئەو دیوە مەڕئیی ئاسمان، ئەو دیوە بینراوەی ئاسمان کە تا ئیستا دیوانە ئەڵێ پێمان وایە نزیکەی یەک لە سەردەی ئاسمانە بێت کە ئێمە دەرکی پێ بکەین بەبوونی. یەک لە سەردەیەوە ئاسمانە بێت کە ئێمەی ئیمانداریش خوای گەورە لە قورئانە بۆمان بازەکە ئەفەرمێت وەزەیەنە السەماء الدنیا بمەصابیح. پێمانە فەرمێ ئێمە ئاسمانی دنیا، ئاسمانی یەکەممان بە ئەستێرە ڕازاندوێتەوە. یعنی خوای گەورە پێمانەڵێ بوونی ئەستێرە تایبەتە بە ئاسمانی یەکەمەوە. یعنی هەرچی ئەو ئەستێرانەی کە ئاسمانیان گرتەوە پڕ بوون و پڕ بە ئاسمان و ئاسمانیان داپۆشی و بە هەج لایەکی ئاسمانە تۆ ڕووی تەلسکۆبەکەت وەرگێڕیت کەشفی ئاسمان بکات بۆی دەرەکەوێت بە هەموو لایەکە بە یەک چڕی و بە یەک شێواز و بە یەک ئوسلوب و لەسەر یەک نیزامی عیلمی دابەشکراون. ئەمە ئێمە پێڵێن ئاسمانی یەکەم. یعنی هەتا ئیستا ئاسمانی یەکەم بۆ زاناکان یەکلا نەبووەوە لەکوێوە دەست پێکا و لەکوێ کۆتایی دێت. بەڵام ئێمە لێرەیە لە ئەڵلقەکانی پێشوە ئاماژەیەکمان بە ئاسمان و پێکاتە و گەورەی ئەم ئاسمانە کرد. بەڵام لێرە ئێمە باسی سەرەتای دروستبوونی ئەم ئاسماناکی، سەرەتای دروستبوونی ئەم ئاسمانە چۆنە. ئێمە خوای تەبارەک وەتەعالا لە قورئانە چەند ئاماژەیەکمان بووە کە حەزەکەم بۆ بیری بەڕێستان بێنمەوە کە قورئان کتابێکی عیلمی زانستی نییە کە باسی فیزیا و کیمیا و ئەمانە بکە. کتابێکە لەلایەن خواوە هاتووە ئاماژەی تایە بە هەموو زانستەکان، بەڵام کاتی ئاماژە بە شتێکەکە ڕەبتە بە عیلمی فیزیا یا کیمیاوە ئەو ئاماژەیە وەکو خۆی وەرەگیرێ غەڵەت قبوڵ ناکات. وەکو قسەی بەشەر نییە احتیمالێکی ئەم لا هەڵگرێ و احتیمالێکی ئەو لا هەڵگرێ. بەڵکو کاتێک خوای گەورە کە باسی دروستبوونی ئاسمانی بۆ کردین، کەسێک باسی دروستبوونی ئاسمانی کردو کە خۆی دروستی کردووە، خۆی ئەزانێ بە پێی چی یاسایەک و چۆن دروستی کردو، کەی دروستی کردو، بە چه شێوازەی دروستی کردووە. لەبەرەوە
هەموو شەیەکی ذاتی ڕەب العالەمین کە باسی دروستبوونی ئاسمانمان بۆ کات لای ئێمە بە هەند وەرەگیرێ و مانای بۆ لێگەدەینەوە چونکە ئازانین ئەمە بەدیهێنەری بوونەوەرەکە خۆی ئەم قسەی کردووە بۆیە کە خوای گەورە کاتێک کە پێمانە فەرمێ وەزەیەنە السەماء الدنیا بمەصابیح ئەڵێ ئاسمانی دنیام بە ئەستێرە ڕازانەتەوە ئێمە ئەوەمان لێ وەرگرتووە کە تەنها ئەستێرەکان لە ئاسمانی دنیای هەن و لە باقی ئاسمانەکانی ترا نین خوای گەورە لە قورئانە بۆمان باس دەکات لە حەوت شوێنی قورئانە خوای گەورە بۆمان ئیقرارەکە ئەڵێ ئاسمانەکان حەوتن کەلیمەی سەبعی بۆ ئاسمان لە حەوت جێگەی قورئانە بەکارهێناوە ئاسمانەکانیش خۆیان حەوتن و حەوت دانەجار لە قورئانە پێمانە فەرمێت وبنينا فوقكم سبعا شدادا ياخذ 7 سماوات ياخذ 7 طباقا بۆمان ئیسپات دەکات کە حەو ئاسمانە ئێمە ئاسمانی یەکەممان لەبەرچاوە ئەویش هەمووی نابەتەواتی وەخواش پێمانە فەرمێت ئاسمان یەکەم بەس ئەستێری تایە ئەی ئاسمانی دووەم و سێم و چوارم و پێنجەم و شەشم و حەوتەم چی تایە ئەمەیان لە عیلمی خوایە پێکهاتەکانی ئەوان چییە ئەویان نازانین بەڵام با بە تەرتیبی خۆی بڕۆین خوای گەورە کە باسی سەرەتای دروستبوونی ئەرز و ئاسمانەکانمان بۆ کات ڕووی فەرمایشتی خۆی ناکاتە موسڵمانان و ناکاتە عامەی خەڵکیش ڕووی دەمی و ڕووی فەرمایشتی خۆی کاتە کافرەکان ئەفەرمێ لە قورئان أعوذ بالله من الشيطان الرجيم أولم يرى الذين كفروا أولم يرى الذين كفروا ئەوە کافرەکان نابینن یان نەیاندیوە أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما کە ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون لێکمان جیا کردوونەتەوە تەقانومانەتەوە لێکمان جیا کردوێتەوە كانتا رتقا ففتقناهما باسی سەرەتای دروستبوونی ئاسمانەکان و زەویمان بۆ کات ئەفەرمێ کافرەکان نابینن چونکە ئیماندار باوەڕمان پێێتی من ببینم کە ئاسمان چۆن دروست بووە تەقیوەتەوە لە چیەوە دروست بووە نەش بینم وەکو یەک ئیمانم پێێتی ئەڵەمە مە لایەن خواوە دروست کراوە بۆ عامەی خەڵکیش نییە ڕووی دەمی ئەکاتێکێ ئەو کەسانی کە باوەڕیان نییە ئەڵێ هەی بێ باوەڕەکان ئێوە نابینن سوبحانەڵڵا ئەفەرمێ ئەوە لەم یەڕەو نابینن یعنی بەس هەواڵ نێ چونکە باوەڕ بۆ ناکە هەواڵێکی لەلایەن خواوە بۆ بێ بۆیە کافرەکە میزانەیە لای خوا قورئان کەلامی خوایە ئەلبەتە باوەڕی بەوەی کە لە ناوی شایەتی باوەڕی پێکرد بۆیە پێیان ئەڵێ ئەوە نابینن یعنی بە چاو پیشانتانێم کە ئاسمان چۆن تەقیوەتەوە یعنی کابرای کافر ئەتوانێت بە چای خۆی کابرای بێباوەڕ ئەتوانێت بە چای خۆی بیبینێ کە ئاسمان چۆن تەقیوەتەوە ئای ئەمە چۆنە ئەمە 1400 دانە ساڵ زیاترە ئەم ئاەتە لە قورئانە ئێمای خوێنینەوە بەڵام تەنها ئەمڕۆ بێباوەڕەکان ئەتوانن بە چای خۆیان کە سەیری ئاسمانەکەن ئاساری تەقینەوە کە ببینن کە ئەم ئاسمانە چۆن تەقیوەتەوە و چەندین فلیمی محاکاتیشان لەسەر دەرێناوە لە تەلەڤیزیۆنەکانە پیشانی ئێمێدەن کە ئاوە چۆن هەموو ئاسمان و بوونەوە یەک پارچە بۆ بەجارێ تەقیوەتەوە ئەوان پیانەوە پێڵن ئینفیجاری بیگ بنگ بە ئینگلیزی یاخود ئینفیجار العەظیم ئینفیجارە گەورەکەی تەقینەوە گەورەکەی بوونەوە کە هەموو بوونەوەری هێناوەتە بوون ئەمڕۆ ئەم تەقینەوەی کە خوای گەورە لە قورئانە 1400 و ئەوەندە ساڵ لەم و پێش ئومەتی ئیسلامی لێ ئاگادار کردوێتەوە تەحەدای بێباوەڕەکانیشی پێکا پێیان ئەڵێ ئەوەلەم یەڕە الەذینە کەفەڕوا ئەو بێباوەڕەکان نابینن یان نەیانبینیوە ئەنە السەماوات والئەرض کانەتا ڕەتقا ئاسمانەکان و زەوی هەمووی یەک پارچە بوو ئاوە تێک وەکو تۆپێ وەکو یەک پارچە فەفتەقناهما هەر هەمیانمان لێک جیا کردوێتەوە لێ جودا کردوێتەوە پارچەکانیمان لێ جیا کردوێتەوە ئاسمانەکان و زەویمان لێ دروست کردووە ئەم معلومەی کە قورئان بۆمان باز دەکات سەرەتای دروستبوونی کەون زاناکان هێنایان و بردیان و بەم لا و بەو لایە ئەم بوونەوەرە هەر هەبوو هەر ئەزەلیە و هەر بەردەوام و ئاوایە و ئاوایە هەتا گەیشتنە ئەم سەدەی بیستەمە سەدەی پێشووتر کە سەدەی بیستەم تەلەسکۆبی هابڵیان هەڵدا بۆ ئاسمان کاتێکەوە ڕووناکی ئەستێرەکانی وەرگرت و بە کۆمپیوتەر پەخشەکانی لێکدایەوە کە سەیری کرد هەرچی لەم بوونەوەرە هەرچی لەم ئاسمانەیە هەرچی ئەستێرەی تێیە هەر هەمووی لێک دوور دەکەوێتەوە هەر هەمووی ئاوە لێک دوور دەکەوێتەوە ئێوتیان کە لێک دوورکەوێتەوە یعنی چی سەیریان کرد بە هەر جایەکی بوونەوەرە ئاوڵێن و بە هەر جایەکە ئاوڕەت دەنەوە بەلای ڕاستە بەلای چەپا بۆ سەرەوە بۆ خوارەوە بۆ ئەم دیوە هەر جایەکی بوونەوە سەیرەکەن هەرچی مادەی کەونە هەمووی لێک دوور دەکەوێتەوە ئەمە معنای ئەوەی پێشتر لێک نزیک بۆتەوە هەتا بگەڕێنەوە زیاتر لێک نزیک بۆتەوە هەتا بگەڕێنەوە تاوای لێمە یەک پارچە بۆ دوای تەقیوەتەوە ئەم تەقینەوەش هەر بەردەوامە
و هەتا ئەم ڕۆژی لەگەڵا بێ ئەم تەقینەوەی هەر بەردەوامە کەواتە بە چاوی خۆیان ئەمڕۆ بینیان بێ باوەڕەکان ئەوانەی کە باوەڕیان بەبوونی خوانێ و ئەیانەوە بەس خۆیان لە کەلیمەی ئەڵڵا قوتارکەن کاتێک کە بیردۆزە زانستیەکانیان دانێن کە باسی دروستبوونی کەونەکەن بەس ئەیانەوە کەلیمەی ئەڵڵا نێن پیان عیباڵێنەوە مخالیفی عیلمە نادە کەلیمەی خوا بخەینە ناو ئەمەوە هەتا خوای گەورە بە چاری ناچاریان وای لێکردن بێنە سەر و قەنەعەتەی کە هەرچی ئەم ئاسمانە هەیە یەکەم جار یەک پارچە بۆ تەقیوەتەوە ئەگەر بگەڕێنە دواوە یەتەوە سەر پارچە کوتلەکەی یەکەم جار کە هەموو بوونەوەری لێ دروست بوو ئیستا تەقیوەتەوە ئەم تەقینەوەی بەردەوامە خوای تەبارەک وتەعالا لە ئاەتی کە لە قورئانە پێمانە فەرمێ وەسەماء بەنەیناها بئەید وئینا لەموسعون ئەفەرمێ ئاسمانم بەدەستی خۆم دروست کردووە یا بەدەستی خۆمان دروستمان کردووە و بەردەوام و ئینا بەتەئکید لەموسعون هەر پانیشیەکەم هەری کشێنم هەتا بێ ئاسمان ئەکشێنم یعنی ئاسمان شتێکی وەستاو نییە ئەم ئاسمانەی ئەم بوونەوەری کە لەبەر چاوی ئێمە دەرکی پێکەین کە خوا تەحەدای بێ باوەڕەکانی پێکاڵێ خۆ ئەیبینن بە چاوی خۆتان ئەی بۆ باوەڕ بەخوا نایەنن بۆ چونکە ئەم نەزەرەی پێمانە فەرمێنێ کە خوا هەیە چۆن جاری جاران یانەوە مادەی هەر هەموو هەرەمێنێ ئەزەلیە هیچی لێ نایە جارێ ئەم قسەیە ئەمڕۆ پولێ ناژی لەلایەن عولەماکان لەلایەن زاناکانی ئەوانەی کە زانستی مادە و فەلەک و فیزیا خوێنن و بە خەڵکی ئەڵێنەوە گەورەی سەرکردەی عالمی دەرەجەیەکی ئەم بوارن لەلای ئەوانە قسەیە هەر مناڵیش نایکە ئەمڕۆ زاناکان لە مختەبەرە لە ناو تاقیگەکانی خۆیانە بە عەمەلی بە کردە مادە و بۆکەن بە وزە وزە و بۆکەن بە مادە یعنی ئەو قسەیکیان و مادە هەر هەیە و هەروەکو خۆیەتی و نافەوتێ و هەر ئەمێنێ ئەم قسەیە سەلمێدا کە ئەسڵ و ئەساسی نییە و کە چەندین سەدە خەڵکیان پێ کافرە کرد کە بیردۆزەکانی نیوتن هەموو لەسەر ئەمە دامەزرا بوو ئەمڕۆ لە دواوی کە نەڤەریەکەین ئەنشتاین هاتوو ئەمەی سەلمان کە مادە ئەگۆڕێ بە وزە وزە ئەگۆڕێ بە مادە ئەم نەڤەریە قڵب بۆ لە فیزیاشا سڕایە بەڵکو ئەم مادەی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین ئەتوانین دروستی کەین ئەشتوانین بیفۆتێنین و نەیهێڵین ئەتوانین مادە بکەین بە تاقەکەش بکەینەوە بەچی بە مادە باش چۆن ئەم نەڤەری سەلمێنێ کە خوا هەیە چۆن ئەم نەڤەری بیگبینەم ئینفیجارە گەورەیە دروستبوونی ئاسمانە ئەی سەلمێنێ کە خوا هەیە بگەڕێرە دواوە تەقینەوەکە بگەڕێرە بۆ ملیاری ساڵ 10 ملیار ساڵ ئەوانەڵێن لە نزیکەی دەوروبەری 13 بۆ 14 ملیار ساڵ لەمە پێشەم تەقینەوەی بووە لە دەوروبەری 13 بۆ 14 ملیار ساڵ لەمە پێشەڵێنم تەقینەوەی بووە باش ئەم تەقینەوەیە زاناکان ئەڵێن سەرەتای ئەم بوونەوەرەی یەک کوتلە بووە یەک پارچە بووە کە تەقێنداوەتەوە بەردەوام هەتا ئیسا ئەم تەقینەوەی بەردەوام و پارچەکانی ئەو تەقینەوەی لێک دوورەکەونەوە کە ئەم مەجەڕەکان و ئەستێرەکان و ئەم هەموو قەرەباڵغی ئاسمانە باش بە هەج لایەکی ئاسمانە سەیەکی تەقینەوەکە و کویەکە بە هەموو لایەکە بەیەک ئاوا ئەڕوات و هیچ لایەکی بەقووەتر نییە لە لاکەی تریان لایەکی قایمتر نییە لەوی تریان ئەو قانونە فیزیا و کیمیایی ئەو سەری کەونی ڕاگیر کردو و لەسەری ئەڕوات هەمان قانونیشە کە ئەو سەری کەون لەسەر هەمان قانون لەسەر هەمان یاساڕوالی هیچی فەرق نییە ئەگەر تەقینەوەیەکی عەشوایی بووایە وەکو چۆن قومبەلەیەکە تەقێنیتەوە کە ڕەتێگە بینی پارچەیەکی گەورەی ئاوا ڕۆ پارچەیەکی ورد ئاوا دێ نیوەی پارچەکان ئابەم لایە ئەکەوێ نیوەی تریان بەم لایە دێ لەوانەیە ئەم لا زیاتر ئیتیجاهی تەقینەوەکە بەرەو ئەم لا بڕۆ ئەم لا کەمتر بەڵام تەقینەوەیەک 13-14 ملیار ساڵ بێ بەردەوام بێ بە هەموو لایەکی شاب بە یەک ئەندازە بێ هیچ لایەکی مادەکەی چڕی مادەکەی زیاتر نەبێ لە لایەکە پێکهاتەکانی جیاواز نەبێ لایەکە دیارەمە بە عەقڵ وای لێکراوە ئەمە یەک دووهەم ئەم تەقینەوەی کە ڕووی داوە کە دەنزیکەی 14 ملیار ساڵ لەمە و پێشبوونەوەری هێناوەتە بوون ئەم تەقینەوەیە ئەگەر بگەڕینە دواوە ئەتوانین بچینەوە بۆ سەعاتەکانی یەکەمی یاخود دەقیقەکانی یەکەمی یاخود ثانیەکانی یەکەمی ئەم تەقینەوەیە ئەمڕۆ زاناکان ئەو مادەی کە ئیسا ئاوا لێک دوورەکێتەوە ئەگەر ئەڵێ فلیمەکە بە عەکسەوە بگێڕینەوە دواوە
بەیەکی پێدانی تەقینەوەکە بێتەوە ئەچینەوە بۆ ثانیەی یەکەمی دروستبوونی کەون. ئەم شتە خەیاڵ نییە، ئەمە لە مختبەراتەکانە زانا گەورەکان و هەج مامۆستایەکی فیزیاش پرسیاری لێ بکەی ئەمە ئەزانێت. هاتوون بۆ ئەوەی بزانن ثانیەی یەکەمی دروستبوونی کەون نەک ثانیەی یەکەم یەک لەسەر ملیۆنی ثانیەی یەکەمی دروستبوونی کەونیش بزانن ئەم کەونە چۆن دروست بووە. هاتوون زیاتر لە 80 دەوڵەتی دنیا زاناکانیان کۆبوونەتەوە، هەزاران زانای گەورە هاتوون بەشداریان کردووە، دەوری 80 ملیارد دۆلاریان تەرخان کردووە، هاتوون ئامێریکیان دروست کردووە پێوتی المعجل النەوەوی یاخود المعجل الذەڕی. ئەم معجلە ئەم ئامێرە گەورەیە بە تونێلێکیان لەژێر عەرزا لێک داوە 27 کیلۆمەتر درێژەکەیەتی، تونێلێکە لەژێر عەرزا بە شێوەیەکی خڕ دروستیان کردو دێتەوە عینەشۆن وەکو تۆپ دروستیان کردو وەکو مەلعەبی یاری مەلعەبی تۆپێن لە حدودی فەڕەنسا و سویسرا لەژێر زەویەوە لەژێر خاکە لەژێر زەویە تونێلێکیان دروست کردووە درێژیەکەی 27 کیلۆمەترە 27 کیلۆمەتر. ئامێریکیان تیا دروست کردووە بە خڕی کە 80 دەوڵەت بەشداری کردووە لە دروستکردنی ئەم ئامێرەیە زاناکانی 80 دەوڵەت بەشداریان تیا کردووە و بودجەیەکی خەیاڵی کە لە 80 ملیارد دۆلار تێپەڕیوە سرف کراوە لە دروستکردنی ئەم ئامێرەیە. بەڕێی ئێوە بۆچی دروست کرابێ؟ ئەڵێن ئەمانەوێ ثانیەکانی یەکەمی دروستبوونی ئەم کەونە ئەو تەقینەوە گەورەیە ئالەیە بە تاقیکردنەوە دروست بکەینەوە. بزانی ثانیەی یەکەم کە ئەم ئینفیجارە ڕوویاوە ئەمانە ئەو تەنۆچکانەی کە لەویا بوون کە ئەمان پیان ئەڵێن کوارکات لە پرۆتۆن و نیۆترۆنیش بچووکترە. ئەگەر بێت و پرۆتۆن و نیۆترۆنەکان کە پێک هاتەی گەردیلەی یەکەمە ئەوانە نەتکەین پیانەوە تێ کوارکات. ئەمان ئەم کوارکاتانە بەم سورعەتە سەریعیەکە ئەیخولێنەوە ئامێری تایبەتی تایە هەتا سورعەتەکەی گاتە نزیک سورعەتی تیشک کە 300,000 کیلۆمەتر لە ثانیەکە پاشان ڕێک ئەیاندەن بەیەکە. دەیان کامێرەی زۆر بە قووەتی حەساسی شانداناوە ڕسمی ئەم تەقینەوانە ئەگرێ. پلەی گەرما تایە ئەگاتە نزیکەی 100 ملیۆن پلەی سەدی کە ناوجەرگەی خۆریش ئەم پلە گەرمێ سەدەی تیان نییە. ناگاتە ئەم دەرەجەیە پلەی گەرمیەکەی. ناوجەرگەی خۆریش ناوجەرگەی خۆر 50 ملیۆن پلەی سەدیە. ئەمان وای لێ ئەکەن حرارەتەکە بگاتە 100 ملیۆن پلەی سەدی کاتێک کە ئەم تەنۆچکانە ئەکێشن بێکە تەقینەوەکی پێ دروستەکەن ئەیانێ لەسەر ئەم تەنۆچکە بچووکانە بزانن یەکەم جار کە خوای گەورە ئەم بوونەوەرەی لە نەبوون هێنایە بوون و ئەو تەقینەوە گەورە دروستی کرد ئەیانێ بزانن چۆن دروست بووە. چۆن ئەم تەنۆچکە بچووکانە ئەم وزەیە گۆڕاوە بۆ بەچی بۆ بە پرۆتۆن و بە نیۆترۆن و دوایی چۆن گەردیلەی لێ دروست بۆ گەردیلەکان چۆنێکیان کردووە بۆ بە گەرد و گەردەکان چۆنێکیان کردووە مادەکانیان دروست کردووە. ئەم قسانە لەوانەیە بۆ خەڵکێکی اعتیادی کە زۆر خوێنەواری یاخودی نەکەی بۆ لە مامۆستا بۆچی باسی ئەم شتە وردەکاری قورسانی گەردیلە و پرۆتۆن و تەقینەوە یەکەمەکە. ئێمە ئەم وردەکاری و ئەم سەرێشەی بوێنینە پێشەوە. ئەڵێن تەقینەوەیەک ئەمەندە بەڕێکی و بە ئەندازە بوو بێ کە زاناکان ئەڵێن ئەگەر یەک تۆز تەقینەوەکە هێزەکەی زیاتر بووایە ئەو تەقینەوە گەورەی کە یەکەم جار بوونەوەری هێناوەتە بوون ئاسمانەکانی لێ دروست بووە یەک تۆز تەقینەوەکە زیاتر بووایە ئائیسەکانە هەرچی ئەو مەوادانی کەونەیە هەر یەکی بەلایەکە پەرتە بوو هیچی ئابەم نیزامە ئاوە تەوزیع نابوو. ئەگەر هاتایەت و یەک تۆزی کە کاڵم یەک تۆز مەبەستیان لە یەک لەسەر ملیۆنیش زۆر کەمترە یەک لەسەر ملیاری ئەو حەدی تەقینەوە ئەو هێزی تەقینەوەیە کەمتر بووە یا زیاتر بووە ئەگەر کەمتر بووە دەمێ بۆ هەر هەمووی بەسەر یەکدا ئەتەپیەوە هێزی جاذبێ و ڕاکێشان هەمووی ئەتەپانەوە بەسەر یەکترە ئاسمان و بوونەوە دروست نابوو. ئەگەر تۆزێکیش زیاتر بووە هیچی ئەسێرەکان لە دەوری یەکتر کۆ نابوون و مەجەڕاتەکان دروست نابوو هەموو مادەی کەون پەرت و بڵاو بووە. یعنی تەقینەوەیەک وا نەخشەی بۆ کێشرا بێت یەک لەسەر ملیار نەزیا بێت نەکەم بێ وەکو چۆنم زەوی ئێمە یەک تۆز نزیکتر بووە لە خۆرەوە هەمومانە بووین بە قەرەبر و تۆسووتین یەک تۆزی کە دوورتر بووە هەموو سەرزەویە بوو بە سەهۆڵبەندان هەمووی بە تەقدیرێک کراوە ئەگەر ئەم تەقدیرە نەبێ ژیانی تیا دروست نابێ بە هەمان شێوەش ئەو تەقینەوەی کە 14 ملیار ساڵ بە پێی قسەی زاناکان لەمەوە پێش ڕووی داوە ئەگەر پاتات و یەک تۆز بە قووەتر بووە هەموو مادەی کەون پەرت و بڵاو بۆ ئاسمانانی ئەمڕۆ دروست نابوو یەک تۆزیش لە حەدی ئەو هێزەی کە تەقینەوەکەی پێ ئەنجام درراوە یەک تۆزیش کەمتر بووایە هەموو مادەی کەون بەسەر یەکدا ئەتەپیە و ئینهیا دروست نەبوو هیچ شتێک دروست نەبوو. بەڵام خوای گەورە پیشانمانەدا کە ئەم تەقینەوەیە جارێ لە نەبوون
بوونەوەری هێناوەتە بوون لە نەبوون بوونەوەری هێناوەتە بوون چونکە تەقینەوەیکی ئاوا بە ئەندازە کی ئەنجامیدا باشە زاناکان باسی تەقینەوەکەمان بۆکەن یەکێکی کوستیڤن هۆکس کە چای خۆی بنوقێنێ بەس احتراف بە بوونی خوا نەکات ئەڵێ ئێمە تا ئێرە بازەکەین حەقی ئەو دیومان نییە ئێکاکەقی ئەو دیو نییە ئینادی هەر عیلم عەقڵ پێت ناڵێ ئەم تەقینەوەیکی ئەنجامیدا ئەم تەقینەوەی بەم قیاسە وردا کە هەموو قانونەکانی فیزیا و کیمیا لەگەڵیا هاتە بوون کە مەکان و زەمانی تیا هاتە بوون کە هەموو ئەم مەجەڕاتانە بەم نیزامە وردا ئەم سەریکەون و ئەو سەریکەون کە ئەڵێن تیرەکەی 20 ملیار ساڵی تیشکیە 20 ملیار ساڵی تیشکی 20 ملیار ساڵ تیشک لەم سەرۆ بڕە بۆ ئەو سەر هێشتا ئاسمانی یەکەمی نەبڕیوە ئەم سەری و ئەو سەری نیزامەکەی هەردووکی قانونی فیزیای ئەم سەر و قانونی فیزیا ئەو سەر هەر یەکە هیچ کیمیا لەم سەر و لەو سەر هەر یەکە باشە هەر کە تۆڵی قانون یاسا بەبێ یاسادا نەرەبێ ئەم هەموو قانونی فیزیا و کیمیا کە ئێمە لە کەونا ئەیخوێنین باشە قانون هەر لە خۆی فەوزا و عەشوائیەت قانون دروستەکە یاخود دەبێ مقەنینێک هەبێ یاسادانەرێک هەبێ یاساکان داڕێژێ ئەم هەموو یاسایم گەردوونەی لەسەر وەستاوە بەبێ یاسادانەرە بێ ئەم تەقینەوەی کە بە ئەندازە ئاوە تەقێنداوەتەوە هەموو بوونەوەری لێ هێنداوەتە بوون ئەمە هەروە عەشوایی بۆ بە سوتفە ئەم ئیشە ڕوویاوە ئەی ئەم مادەیە لەکوێ بوو ئەی کێ هێنایە بوون ئەی کێم تەقینەوەی ئەنجامدا ئەی پێشە و مادەیە چی هەبوو ئەی ئەم مادەیە لەکوێ دانرا بوو ئەمانە هەموو پرسیارگەلێکن کە هەموو زاناکانی ئەمڕۆ لە ئاسیا بە ئەژنۆیە چۆکدادن کەسانێکی لە ناو زاناکانە بای ئەوەندە ئینفاسی تایە کە ئەڵێت ماممکن نییە لە نەبوون هێنانەبوونی بوونەوەر عەشوایی بێت و لە خۆیەوە بە فوتفە بوو بێ ئەم هەموو نیزامی کە لەم کەونایەتیایەتی ئەم هەموو یاسا و ڕێسایی کە هەموو بوونەوەر لە گەردیلەکان و تامەجەڕەکان لەسەری ئەڕۆن معقول نییە ئەمە هەر لە خۆیەوە لە نەبوویەکەوە بێتە بوون ئەرێ کەس باوەڕ بە من نەکا بەڵام ئەو قەڵەمە لە خۆیەوە بەدەستمەوە دروست بوو هەر لە خۆی دروست بوو بەبێ هیچ هۆکارێک کەس دیوێتە تا ئیستا جگەرەیەک بەدەم زەلامێکەوە لە خۆیەوە دروست ببێت هەتا بڵێم ئەم بوونەوەرە بەم هەموو نیزامە جوانی کە تایەتی وەڵا لە خۆیەوە لە نەبوو هاتە بوون تۆ ئەمڕۆ لە مختبەرە ئەیسەلمێنی بە دەرز بە منی ئەڵێیتەوە لە زانکۆکانە پێم بەڵێ ئەم بوونەوەرە لە تەقینەوەیەکەوە دروست بوو ئاسمانەکان و زەوی و هەرچی تیان یەک پارچە بوون لەگەڵ تەقیەوە ئەم تەقینەوەیە بەردەوامە من ژەڵم کاکە من 1400 ساڵ لەوە پێش خوای گەورە لە قورئانە بۆ منی باس کردووە فەرمی ئەوە لەم یەڕە الەذینە کەفەروا کافرەکان نابینن بە چاو نابین چونکە بە چاوی بینن ئەنە السەماوات والأرض كانتا رتقا ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوو ففتەقناهما تەقانمانەتەوە هەمومان لەکجیا کردوێتەوە والسماء بنيناها بأيد وإنا لموسعون عثمان بدفي خما دروس كدو بهز تواناي خما دروس ما كدو بردوامش لكشانايا بردوام ايكشينينو باني اكين وحتى امروشي لقلابيه بردوام عثمان لكشانايا خواي گەورە بە ئێمە وتووە ئەڵێ عاسمان ماوە دروست کردووە پێشەم ئاسمانە چی بووە پێشەم بوونەوەرە چی بووە ئەمەیان ئەگەر خوا بۆمانی باز نەکا لە نەسەوە شتێ بە ئێمە نەگەیشت بێمە هیچی لێ نازانین طبعا تەنها یەک پرسیار لە ئیبن عەباس عەبدوڵای کوڕی عەباس کە کوڕەمامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ کردبوو باش لە قورئان تێبگات هیچ کەس بەقی ئەو لە تەفسیری قورئانە شارەزا نەبووە کاتێ زەلامێ پرسیاری لێ کرد کە ئاسمان چۆن دروست بووە فەرمووی لەو ئاوەی کە عەرشی لەسەرە ئەو دەریا گەورەی کە مەگەر خوا بزانێ گەورەیەکی چرە کە لە ئەڵقەکانی پێشوا باسمان کوتمە عەرشی خوا ئەو تا لەسەر بەحر وەکانە عەرشه عەلە الماء عەرشی خوا لەسەرە لەو ئاوە لەو بەحرە لە بوخاری ئەو ئاوە بە قودرەتی خوای گەورە بەهێز و توانای خۆی لە بوخاری ئەو ئاوە ئەم تەقینەوەی دروست کردووە ئەم مادەی کە کەون کە ئەرز و عاسمانەکانی دروست بووە ئیبن عەباس فەرمێت لە بوخاری ئەو ئاوە خوای گەورە وەریگرتووە و تەقانوێتەوە ئەم بوونەوەری دروست کردووە ئاەتی کەمان هەیە لە قورئانە ئاماژەیەکی زۆر عەجیب بەوەش دەکا ئەفەرمێت ثم استوى إلى السماء وهي دخان خوای گەورە فەرمێت دوای ئەوەی کەوا زەویم دروست کردووە ئەم جاریان ڕووی کردوتە ئاسمان ئیستیوای کردو بەرەو ئاسمان کاتێک کە ئاسمان دووکەڵ بووە وهیە دوخان ئاسمان دووکەڵ بۆ خوا پێمان ئەڵێ فقال ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين وتي بخوشي خوتان دين يا بقسە مەکەن یعنی بە زۆر بتانێنم یا بەخۆشی خۆتان دێن یا خوایە ئێمە هەرچی بفەرمووی لە ئەمری تۆ دەرناچین دە اینجاوتی تۆ بە ئەستێرە و بە مەجەڕە و بە ئەستێری ئاوە بە نەجم و بە کەوکەب و بە قەمەڕ و بە نێزک و بە شوهوب و بە بەرد و بە دووکەڵ و بە چی و چی دروستی کرد
ئەرزی شتۆ ئاوەکو ئیشەڵا لە ئاڵلقەکانی کەیا باسی ئەەکەین کەوا ئەم زەویە چۆن دروست بووە. مهم ئەوەیە خوای گەورە لە قورئانە پێمانەڵێ ئەم ئاسمانە سەرەتاکەی دووکەڵ بۆ ئینجا شتانم لێ دروست کردووە. دووکەڵیش دوخان ناڵێ بوخار ئەڵێ دوخان. ئەمڕۆ کە سەیری ئاسمان دەکەیت هەموو ئاسمان دووکەڵە، ناو مەجەڕاتەکان زۆربەی پێکهاتەی مەجەڕاتەکانی ئاسمان هەمووی دووکەڵە. ئەم دووکەڵانە پلەی گەرماییان ئەگاتە مەلاین پلەی سەدی. فرنی نەوەوی گەورن لەناو ئەم فرنە گەورانەیە وردە وردە مادەکان خەست دەبنەوە ئەستێرەکانیان لێ دروست دەبێ. ئەستێرە نەجمەکانی وەکو خۆری تیا دروست دەبێ کە لەوانیشەوە وردە وردە لە تەقینەوەی ئەوانیشەوە ئەستێرەکان و کەوکەبەکانی وەکو زەوی و مشتری و نپتۆن و پلۆتۆن ئەوانی لێ دروست دەبێ. لەوانیشەوە قەمەرەکان دروست دەبن، لەوانیشەوە وردە بەردەکان نێزەکەکان و ئەستێرەکان بەردە زیخەکان کە لە ئاسمانە کە پێیانەوتێ شهوب کە ئەکشن لە ئاسمانە. کەواتە هەر هەمووی لە دووکەڵەوە کە ئیستاشی لەگەڵا بێت زۆربەی پێکهاتەی ئاسمان هەر لەو دووکەڵانەیە. هەر ئەم دووکەڵانەیە وردە وردە خەست دەبێتەوە و مەجەڕاتەکان و ئەستێراتەکانمان بۆ دروست دەکات. دێم دووکەڵە هەتا تەلسکۆپ لە دروست نەکرا سەیری ئاسمان نەکرا کەسم دووکەڵانەی نەبینی. ئێستا بڕۆ لە ئەنتەرنێتە کلیکێ بکە لەسەر حەج کەلیمەیەکی فەڵزاکە ڕسمەکانی ئاسمانە بۆ بێنێ سەیرەکەی کاتێ مەجەڕاتەکانە بۆ پیشانەیە ئەستێرەکان وەکو نوقتە نوقتە دیارن ما باقی مادەکەی تری هەر هەموو دووکەڵە. هەر هەموو دووکەڵێکی خەستەوە بووی چڕەوە کە مەگەر خوا بزانێ حەجمی چەند گەورەیە وە پانتایەکی گەورەی لە ئاسمانە دروست کردووە. ئەمە بێجگەلەوەی کە زۆربەی مادەی ئاسمان پێوتی ئەلمادە داکینە، مادەیەکی تاریکە ئەفەن هەر نابین دێت ئێمە هەر بەڵام هەموو تاقیکردنەوە عیلمیەکانی سەلمێنن کە ئەو ئاسمانە بەتاڵ نییە بەڵکو ئەو مادە تاریکی تایە کە بە چاو نابینێ و هەستی پێ ناکرێت. ئاسمان بەتاڵ نییە هەر هەمووی دووکەڵە هەمووی مادەیە. دەیخوای گەورە فەرمێ کە ئاسمان یەکەم جار هەر دووکەڵ و ئینجا ئەم شتانی کەم لێ دروست کردو ئەستێرەکانم لێ دروست کردووە. ئەمەشیان خوای گەورە لە قورئانە بۆمان باز دەکا و تازە بە تازە عیلمی سەردەم ئەی فەرمێنە کە ئەمانە هەموو ڕاستی. کەواتە بەویستی خوای گەورە بە ئیرادەی خوای گەورە پەروەردگارمان دوای ئەوەی کەوا عەرشی خۆی دروست کردووە لەسەر و عەرشەوە لەوح و قەلەمی دروست کردووە. عەرشەکەی خوش لەسەر دەریا و لەسەر بەحرێ بۆ کە مەگە خوازانێ گەورەیەکی چەنە و چۆنە. پاشانیش کورسی خۆی دروست کردووە کە کورسی لە چاو عەرشی خوایە وەکو ئەڵقەیەک وایە لە دەشتێکا فرێدرابێ. و ئەم حەو ئاسمانەش کە ئێمە باسێکین کە ئێستا ئێمە باسی ئاسمانی یەکەمیمان کرد. ئەم ئاسمانی یەکەمە کە هەرچی ئەستێرە هەیە لە ئاسمانە و ئەمەی ئێمە باسەکەی تەنها ئاسمانی یەکەمە دوو هەموو سێم و چوارەم نازانین بەس ئەوەندە ئەزانین ئەم ئاسمانانە یەک لە ناو یەکان وەکو ئەڵقە پیاز وەکو چۆن ئەڵقەی پیاز دەوری یاخود هێلکەیە تۆکڵەکەی دەوری ئەوانی کەی داوە. ئەوەندە ئەزانین ئەم زەویە و ئەم خۆرەی ئێمە کە ئێمە لەسەر زەویە ژین و ئیسفادە لەم خۆراکەین و لە کۆمەڵەی خۆرین حسابین بە کۆمەڵی مەجموعەی شەمسی ئەکەوتە ناو ئاسمانی یەکەم و ئاسمانی یەکەمیش ئەکەوتە ناو ئاسمانی دووەم و دووەمیش لە ناو سێمە هەر هەمووی ئیحاتەیان بێکرەوە. هەر حەو ئاسمانەکەش پێکەوە لە چاو کورسیەکەی خوایە وەکو پێنج پەنجایی وایە یا پێنج ئەڵقەی پەنجە وایە ئافرەت دابێت لە دەشتێکە یاخود وەکو حەو ئەڵقە وایە حەو ئاسمانە وەکو حەو ئەڵقە وایە کە لە شێوەی پێنجە ئاوا خڕبێ و لە دەشتێکا فرێدرابێ. هەر حەو ئاسمانەکە و کورسێکی خۆش لە چاو عەرشەوەکو ئەڵقەیەک وایە لە دەشتێکی کاکی بە کاکی ئافرەت دابێ. ئەم گەورەی و ئەم عەزەمەتە ئێمە پێشتر خۆ ئاگاداری کردوینەتۆ لێی. ئەڵێ هەموو ئاسمانەکان یەک بۆ تەقانومەتەوە پارچە پارچەم کردو ئەمەم لێ دروست کردو کە ئەیبینن. و پێشمان ئەڵێ بەردەوام ئاسمان پانەکەم و پێشمان ئەڵێ ئاسمان لە پێشا دووکەڵ بووە و من لەم دووکەڵەشتم دروست کردووە تا ئێسەکانەش ئەم دووکەڵە بەشی زۆری ئاسمانی گرتووی ئێمە بەچای خۆمان لە ڕێگەی تەلسکۆپەکانەوە ئەیان بینین. ئەمە پێمانە سەلمێنێکەوە محەممەد سەلات و سەلامی خوای لەسەر بێ کە نەیەزانی ناوی خۆی بنووسێت کە نەک جامیع و زانکۆ و مادوسێر و دکتۆراشی نەبووە بەڵکو ئیبتیداییش نەبووە لە هەموو دوورگەی عەرەبیە خوێندنگەیەکی سەرەتایی نەبووە تاکو خوێنی تیا فێر بێ. کابرایەکی ئاوا لە ناو عەرەبستان و بیابانێکە کە هیچ حەزارەت و پێشکەوتنێکیان نەبووە هەموو خەمی ئەوان بە خێوکردنی کۆمەڵێ وشتر و کۆمەڵێ بزن و مەڕ و ئەمانە بۆ تا پێی بژین لە سەردەمێکی ئاوایە معلوماتێکی ئەوە کە ئەمڕۆ دوای تەلسکۆپ هەڵدان بۆ ئاسمان اینجا دەرەکەوێت کە ئەمە ڕاستە
ئەمە زانستێک نییە و زانیاریەک نییە کابراایکی ئاوا لە خۆی و لە گیرفانی خۆی دەریبێنێ یا بیری کرد بێتەوە چوو بێتە ئەشکەوتێکە و بۆی دەرکەوت بێ کە هەموو ئاسمانەکان و زەوی لە پێشا یەک پارچە بوون بە تەقینەوەیەک خوای گەورە هەمیانی دروست کردووە یا بۆی دەرکەوت بێ ئاسمانەکان بەردەوام هەموو پانە بن و ئەستێرەکان لە یەکتر دوورۆکەونەوە و بڵێ وەکل فی فەلەکین یەسبەحون هەرچی ئەستێرە و مەجەڕات هەیە هەر هەموو لە فولک و لە دائیری خۆیان ئەخولێنەوە و مەلائەکەن یاخود پێمان بڵێ سەرەتای ئاسمان دووکەڵ بووە وەخوای گەورە ئەم هەموو بوونەوەرە و هەموو مەجەڕات و ئەسێرانێکی لێ دروست کردووە نەخێر هەچ کەسێک هەرچەند زیرەک بێ بە خەتەرشتی وان نایە بە خەیاڵیە بەڵکو شایەتی ئەدەین کە ئەمە زانست و زانیاریەک بووە بەدیهێنەری ئەم بوونەوەرە لە نامەکەی خۆیان کە ناوی قورئانە لە ڕیسالەکەی خۆیان کە ناوی قورئانە کە ناوی فورقانە جیاکەرەوەی حەق و ناحەقە لە یەکتر بۆی ناردوین لە ڕێگەی فریشتەیەکی بەڕێزی خۆیەوە کە ناوی جبرائیلە سەلامی خوای لەسەر بێ نەگەیانوێتێ دەستی عەبدی خۆی و پێغەمبەری خۆی کە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە دوورگەیەکی عەرەبە لەناو قەومێکی نەخوێنەوارە ئەم زانستەی هێناوە بە مرۆڤایەتی ئەڵێ پێشمان ئەڵێ سەنوریهم ئایاتینا فی الآفاق وفی ئەنفوسهم حتى يتبين لهم أنه الحق ئەبێ ئەم ئاەتانەی خوا و ئەم بەڵگانەی خوا لە ئاسۆی دوورە شەر نییە هەر بۆ ئەمڕۆ بۆ ڕۆژانی داهاتوو لە دوای ڕۆژە ڕۆژ لە دوای ڕۆژ موعجیزە پیشانی خەڵکی ئەو سەردەم و زەمانانە بین هەتا پێیان فەرمێنین کە ئەمە حەقە هەڵبەسراوی دەستی محەممەد نییە بەشەرێک ناتوانێت معلومات و زانیاری وردانە بێنێت کە ئیشەڵڵا زیاتر باسی ئەم زانیانە لە ئەڵقەی داهاتووی دێینە سەر باسی دروستبوونی گۆی زەوی چۆن دروست بووە و چۆن هاتوۆتە بوون و خوای گەورە چۆنمان بۆ باز دەکات ئەمە ئیشەڵڵا لە ئەڵقەی داهاتووە باسی ئەو شەش ڕۆژەش بە تەفسیلەکەینکەوە چۆن خوای گەورە فەرمێ ئەرز و ئاسمانم لە 6 ڕۆژە دروست بووە ئەو 6 ڕۆژەش مەبەستی پێچیە و زەمەنیش یعنی چی ئەگەر ماین و نەمردین ئیشەڵڵا ئەوە هەڵدەگرین بۆ ئەڵقەی داهاتوو خوای گەورە بەرچاو ڕۆشنمان کاتەوە بمان خاتە سەر